ئەم سەرزەویەی کە ئێمە هەمانە ئێمەی ئیماندار لە ڕووی بیئەوە لە ڕووی ژینگەوە ئەبێ زۆر پارێزگاری لێ بکەین نەچی لە سەرزەویە فەساد بڵاوکەیتەوە هەر جۆرە فەسادێک ئەوە ئیشی ئەهلی نیفاقە بزانین لە قورئانە خۆی گەورە باسی یەکێک لە صفاتەکانی منافقینمان بۆ ئەکات باسی ئەکەین و کۆتایی بە وتارەکە ئێنین ئەفەرمێ منافق صفەتی چۆنە وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها كاتێک کە پشتی کردەوە لە تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست پێ ئەکا بە خراپەکاری بەسەر زەویە ويهلك الحرث والنسل هەرچی ئەوەی کە نێژراوە لەسەر زەویە حرثە ئەو داروباران هیچی احترامی ناگرێت تێکی ئەدا بەسەر یەکە والنسل واتە وەچەی ئینسانیەت ئەمڕۆ ئەم شەواذ و نێربازی و ئەمە هەمووی ئیشی منافقین خۆ هەر هی ئێستا نییە لە قورئانە باس کراوە دوو فەساد لەسەر زەویە فەسادێک لە ژینگەی گشتی سەر زەویە فەسادێک لە ژینگەی مرۆڤ و نەسلی مرۆڤ دروستەکرێت ئەمە ئیشی منافقە ئەبێ ئێمە ئیماندار ئاگادار بین دارێت تێکە دەی بەسەر یەکە بزانە ئەمە صفەتی موسڵمانی هی منافقە کۆمەڵێک لە ئومەمی خوا لەسەر زەویە قەلەپاچە ئەەکەیت و کۆتایی پێێنی و هەمووی ئەکوژی بزانەمە ئیشی ئینسانی موسڵمان نییە ئینسانی موسڵمان احترامی هەموو شتێکەگرێ ئەوە صفاتی ئەهلی نیفاقە بۆیە ئەبێ زۆر بە جوانی ئاگامان لە ژینگەمان بێ ئەوەی خۆشەویستمان صلی الله عليه وسلم پێی فەرمووین بەرنامەی بۆ داناوین رب العالمین و خاوەنمان و کردگارمان بەرنامەی بۆ داناوین بۆ ئەم گەردون و بۆ ئەم جەماڵ و جوانی ژینگەیە ئەبێ بیپارێزین